سەرەتای ساڵی 2020 دەست بە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە کرا بە ئامانجی چاکردنی شەقامەکە، بەڵام ئەمە دۆخی ئێستایەتی. هەر خۆڵ و تۆس خنکانمانی دستانی قلێ بارانە بارێ قڕ ئەمە گشتی دوکانە تا دێتەوە بەر دوکان خەڵکە هەمووی ڕمانی خواوەکی یەکێکی خۆم پارەمیان لەسەر مقاولی هاتاوێ خەریک بوون بەجێ هێشت و مقاولی کاتۆ ئێستا هۆکارەکەی سەرەکی شێگەڕێتەوە بۆ ئیداری کەرکووک و بۆ محافظەی کەرکووک بورجەی بۆ سەرف ناکرێت کابرای مقاولەوە دێتە ناو خەڵکەکە هیچ دەسەڵاتێکی نییە پەتەنانت پارەی پێ نییە پارەی عملە و کرێکار و شت بدات. زۆر ناڕازین ئێمە وەکو دانیشتووی گەڕەکی بارودخانە و ئازادی ئەم جادەیە زیاتر لە ساڵێکە تێک دراوە یەک مقاولێ دێت نەقتێعیشی لێکا و ئەڕوا جەنابی محافظ خۆی ها سەردارمانی کوتمان ئیشەڵا لە دوای ئەوەوە ئیشەکەمان بۆ کرد لە دوای هەر ڕایان گر یەکجاری وەستا. ئێمەی کەرکووکی تەواو بێزارین، ئێستا نازانین گوندینیان شارین، سەدەی 21ە بێخزمەت گوزارین، داد بۆ چێبەرین، بێکەس و چارین، حکومەت بەسێتی تاکەی نەزانی، تەنها بۆ ئازاردانمان گەلێ زۆرزانی، هەر هێندە ئازان بڵێن ڕووخانی، زۆر دەست و بردن لە بۆ تێکدانی، بۆ چاکردنەوەش ئەمان کوژن بە چاوەڕوانی. ئەم سستیە لە بەشێکی زۆری پرۆژەکانی کەرکووکدا بەدی دەکرێت. ئیدارەی کەرکووکیش هۆکارەکەی بۆ نەبوونی بودجە دەگەڕێنێتەوە. لە 2020 کە موازنە نەما پارەش نەما تەمویل موازنەی 21ش تاخیر کرا کە موازنەی تەمویل نەبووی تر مقاولەکانمان طبعاً ئەم مقاولانی وا لە کەرکووکن بە پەنجەی دەسەژمێرن ئەوانەی توانایانێ بەڕاستی مقاولت چکم لە 2019 وەختە وەسای قیاسێ بەکارهێنایانی ئەو مقاولەی کەفائی فەنی و مالی و عمالماتی لە و معمەلوانی نەبوو ئیش نەدراوە پێ خاستەن ئیشی شارەوانی و ڕێگەوبان بۆ دەڕۆژە کەچی هەنێ پارە هات هەنێ مقاول خاستەنەوانەی وا جادای ڕیسین وەکو ڕێی بەغا و کۆرنیش و ئەوانە بەردەوام بوون. بەس وێڕایەوەی پرۆژە خزمەتگوزاریەکان لە زۆرینەی گەڕەکانی کەرکووکدا جێبەجێ دەکرێت، بەڵام دواکەوتن و سستی و نەبوونی چاودێری لەسەر جێبەجێکردنی پرۆژەکان هەندێک جار هاوڵاتیان وا لێ دەکات خۆزگا بە پێش جێبەجێکردنی پرۆژەکە بخوازن. کارۆن محەممەد کورساد نیوس، کەرکووک.